خانمێکی دەستڕەنگین لەم پێشانگەیە بەشداریم کردووە. کۆمەڵە خانمی دەستڕەنگینین لێرە لە فامیلی مۆڵ کارفور بەشداریمان کردووە لەم پێشانگەیە و هەر خانمێک بە کارێکی جیاواز لێرە بەشدارمان کردووە. کارفور هیچ بڕۆپارەیەکی لێ وەرنەگرتوین بۆ ئەم مێزانین کە پێی یاوین لێرە، تەنها وەک هاوکاریەک بۆ ئێمەی خانم کە بتوانین ئیش پرۆ بە ئیشەکەمان بین و پێشکەوتنێکی بەخۆ ببینێت. لێرە عەرزیکەین و لە ڕووی مادی و معنەویشەوە ئیسفادەی هەبێ بۆ ئێمە، تەواوی داهاتەکەش بۆ خۆمانە بێت. بەشداریم کردووە لە فیستیڤاڵی کوردستان لەم پێشانگەیە کە فامیلی مۆڵ بەشی کارفور ئەم پێشانگایی بۆ کردوینەتەوە. جێگەی ڕێز و دەستپۆشیە کە بێبەرامبەر ئەم بازاڕیان بۆ کردوینەتەوە و بۆ ئەوی ئیش و کارەکانی خۆمان بناسێنین. ئێمە مەجموعەیە بڵێن گروپێکی هەمووی کاری دەستیەکات، ئەمەیش و کارەکانمانە هەمووی کاری دەستێ و داهاتەکەشی هەمووی بۆ خۆمانەگەڕێتەوە. بێ بەرامبەر ئەم کاریان بۆ کردین. زۆر سپاسیانەکەین جێگەی ڕێز و دەستپۆشیە. ئێمە وەکو کۆمەڵێک دەستڕەنگین بەشداریمان کردووە لەم فیستیڤاڵە. ئەمە فیستیڤاڵی ساڵانەی کوردستانە کە لەلایەن کارفورەوە هەرپەی مارمەرکێتی کارفورەوە بەڕێوە ئەچێت و ئێمە لەم فیستیڤاڵەدا تقریبی 25 بۆ 30 کەسین، هەر هەمووی دەستڕەنگینە و ئیشەکانمان جیاوازە، کۆمەڵێک ئیشی جیاوازی لە خۆ گرتووە. ئەم فیستیڤاڵە ساڵانە ئەکرێتەوە بەبێ بەرامبەرە بۆ بەشداربووان. ئامانجی ئێمەش دیاریکردنی ئەو کارانەیە کە چۆنەڵی جیاوازن لە هەموو ڕوویەکەوە بۆ ئەوەی عەرزیکەین بۆ میوانە بەڕێزەکان و هەوا ئەو گەشتیارانەی کە سەردانی کارفورەکەن و دەستخستنی داهاتێکە بۆ بەشداربووەکان.